پیغمبر صلى الله عليه وسلم فرمي إن من عباد الله عبادا ليسوا بأنبياء يغبطهم الأنبياء والشهداء قومان يكن الروج قيامة أو قومان پیغمبران نين بلان پیغمبران وشهيدان تمنا بوشوني أو إيمان دارانا أكن الروج قيامة الله تشونيك خواهي پروردگار بكي بقسمت كە پێغەمبەران و شەهیدان تەمەنای ئەو شوێناکەن ئەو شەهیدەی کەوا خوێنی ڕستووە لە پێناو خوای پەروەردگارە وتانەی پێغەمبەری خوا ئەوانە کێن فەرمووی هم قوم تحابوا بنور الله من غير أرحام ولا أنساب وجوههم نور على منابر من نور لا يخافون إذا خاف الناس ولا يحزنون إذا حزن الناس ئەوە دەمچاویان وەکو خۆر ئەدرەوشێتەوە سپیە لە ڕۆژی قیامەتە و لەسەر نور دانیشتون لە لای ڕاستەی خوای پەروەردگار دانیشتون ئەوانە قەومانێکن یەکتریان خۆشویستووە لەبەر خاتری خوا بەبێ خزمایەتی و بەبێ پارە و پوڵ و دنیا لەبەر خاتری خوا خۆشەویستووە ئەوانە کاتێ خەڵکی ئەترسن لە ساحی مەحشەر ئەوان ناترسن کاتێ خەڵکی لە خەفەتادە ئەوان خەفەت ناخۆن ئەو ئیمانداران لەبەر خاتری خوا یەکیان خۆشویستووە دەبا ئێمەش ئاوا بین مسڵمانان یەکتریمان خۆش بێ لەبەر خاتری خوا با دڵساڵ بین بەرامبەر بە یەک با یەک زبانمانە بێ با یەک وەجب هەنە بێ لەگەڵ یەکە ئیمامی حەسەنی بەسری ڕەحمەتی خوای لێ بێ ڕۆژێکیان تاخیر بوو ئێوارە هاتەوە تەلەبەکانی بەدوای گەڕاوتیان ئەوە لە کۆ بووی ئەی ئیمام لە بەیانیەکەوە بەدوا تاگەڕێن فەرمی وەڵڵاهی لەلای هەنێ برام بووم کاتێ دانیشتم لەلایەن قیامەتیان خستەوە فکرم و کاتێ جێیانم هێشت باسمیان نەکرد غیبەتمیان نەکرد وتیان ئای ئیمام ئەوە چ قەومانێکن تخوا ئەو قەومانە چەند چاکن ئەوانە لە کۆنەوانە فەرمووی ئەوە قەبرستانە لە قەبرستان بووم کاتێ لە قەبرستان بووم قیامەتت دێنەدەن فکر بەڵام کاتێ جێیان نەهێڵی باست ناکەن غیبەتت ناکەن مع الأسف بۆ هەندێک مسلمان لە بەردەم تا دەم پێکەنێ و دەسەناتە سەرسینیا و هەر چاوت لێی بڕبوو لە دواوە خەنجەرت لێدا هەر لەبەر چاوی کەوتی لە دواوە غیبەتت دەکا و باست دەکا بۆهتانت بۆ کا زۆرت بۆ هەڵەبەستێ هەر کەسێ دوو وەجی هەبێ لە دنیادا دوو زبانی هەبێ لە دنیادا دوو زبانی ئاگری نەکەوێتە دەمی لە ڕۆژی قیامەتە ئینسان با پیاو بێ و با مرد بێ یەک وەجی هەبێ پیاوی و مردی لەگەڵ مسلمان بە نەک لە پێشەوە خۆت پێشان دەیچۆنیت و لە پشتەوە خەنجەرت لێ بدا و بەدکاری بکە ئەوە ئەو کەسانە یا ڕەبی خوای گەورە و میهرەبان یا ڕەبی خوای گەورە و میهرەبان